سەرۆکیەرێمی کوردستان پرسیارێکم هەیە بەڕێستان وەزیری دەرەوەی تورکیاتان دەمەوێت بزانم لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا باسی ئەم پرۆسێتان کرد ئایا گەشتبین کە ئەمە ئاشتی بەدوادێت پاشان وەزیری دەرەوەی ئەمریکاتان بینین هیچ پەیامتان نارد بۆ سەرۆکی ئەمریکا ترامپ کە لە ڕۆژئاوای کوردستان نەکشێتەوە؟ خۆی لەگەڵ وەزیری دەرەوەی تورکیا بەڵێ باسی ئەم پرۆسەیەمان کردووە. حەز دەکەم تورکیا زۆر بە جددی هەوڵ دەدات ئەم پرۆسەی ئاشتی بەڕێوە بباتن و هەموو شتێک ئێستا دەمێنێتەوە لەسەر ئەم وەفدەی دەم پارتی ئەوانەی کەهاتوون بۆ هەرێمی کوردستان و ئەو بانگەوازەی کە بڕیار وایە بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان لە ماوەیەکی نزیکدا بیکە کە من تەوەقع دەکەم ممکنە هەتا نیهایەتی ئەم مانگە ئەو بانگەوازە دەربچێتن. ئێمە هیوادارین ئەوەی کە حەز دەکەین ئەوەیە کە ئەم کێشەیە سروشتی ئەم کێشەیە ئەوە نییە کە بە عنف حەل بکرێت بە سیلا حەل بکرێت بە جەنگ حەل بکرێت. سروشتی کێشەکە ئەوەیە کە پێویستە لە ڕووی سیاسیەوە و بە ئاشتی چارەسەر بکرێتن. ئەوەی کە مهمە هەنگاوی یەکەم تەسەور دەکەین قەندیل پەکەکە دەبێ زۆر بە جددی بیر لەوە بکاتەوە کە پێشوازی لە بانگەوازی بەڕێز عەبدوڵڵا ئۆجەلان بکاتن.